بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لا واني فقه گەیشتی نەبابەتێکی دیکە کە بریتیە لە نوێژی کەسێک کە نەخۆش بێت و هەروەها کەسێک کە لە حاڵەتێکی ترس و مەترسیداردا بێت چۆن نوێژەکانی بکە. نوێژی نەخۆش یان ئەو کەسێک کە عوزرێکی هەیە لەوەی کە بتوانێت بە پێوە ڕاوەستێت لە کاتی ئەنجامدانی نوێژەکانی فەرز، طبعاً هەموو زانایان متفقن لەسەر ئەوەی کە دروستە نوێژەکانی بە دانیشتنەوە بکە. هەر کەسێک لەبەر هەر هۆکارێک نەخۆشی بێت یان هەر عوزرێکی دیکە هەبێ کە نەتوانێت لە کاتی خوێندنی فاتحا و ڕکووعدا بە پێوە بێ، دەتوانێت دانیشێت. و ئەو کەسانەی کە بە دانیشتنەوە ناتوانن نوێژەکانیان بکەن، دەتوانن لەسەر کەلەکە نوێژەکەی خۆیان بکەن. و ئەو کەسەی لەسەر کەلەکەش نەیتوانی نوێژەکانی بکات، دەتوانێت لەسەر پشت، ئەو کاتەی لەسەر پشت ڕادەکشێت کە هێندێک نەخۆشی هەنە، پێویست دەکات کەسەکە بە بەردەوامی شێوەی ڕاکشانەکەی درێژبوونەکەی لەسەر پشت بێ. ئەو کەسەش لەسەر پشت نوێژەکانی دەکات و تەنها زمانی دەجوڵێنێ و بۆ ڕوکوع و سوجدەکانیشی تەنها بە ئیشارەت و ئاماژە دەتوانێت سوجدە و ڕوکوعەکان ببا بە ئاماژەی سەر. بەڵام ئەوەندە هەیە کاتێک کە ڕوکوعی دەبا ئاماژەیەکی کەم دەکا بەسەری، و کاتێک کە سوجدەی دەبا ئاماژەیەکی تۆزێک زیاتر بۆ ئەوەی ڕوکوع و سوجدەکانی لە یەکتری جیا بکرێنەوە. ئەوەش ئاەتی خوای پەروەردیگارە کە خوا پێمان دەفەرمێت فەذکروا الله قیاما وقعودا وعلى جنوبهم، یادی خوای گەورە بکەن و لە ناویشیاندا نوێژ بە پێوە ئەگەر توانیتان، بە دانیشتنەوە ئەگەر نەتانتوانی بە پێوە ڕاوەستن، یان لەسەر تەنیشت و کەلەکە. عیمڕانی کوڕی حەسین دەڵێت جارێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتە لام کە تووشی ناڕەحاتی و نەخۆشیەک بووبم، پێی گوتم صلی قائما، بە پێوە نوێژەکانت بکە، فإن لم تستطع فقاعدا، ئەگەر نەتوانی بە دانیشتنەوە بیکە، فإن لم تستطع فعلى جنبك، ئەگەر نەتوانی دانیشی لەسەر کەلەکە بیکە، کە ئەوەش لە ڕیوایەتێکدا دەفەرمێ ئەگەر نەتوانی لەسەر کەلەکەش بیکەی بڕۆ سەر پشت، لەسەر پشت نوێژەکەت ئەنجام دە. و هەروەها جابیر بۆمان دەجێڕێتەوە کە دەفەرمێت جارێکیان نەخۆش کەوتم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتە لام کە هات لەسەر سەرینێک دانیشتە بووم نوێژم دەکرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت سەرینەکەی لێ فڕەدام، فەرمووی بڕۆ سەر عەرس ئەگەر ناتوانی بە پێوە ڕاوەستی. ئەوجار بۆ سوجدە و ڕوکوعەکانیشت تەنها بەسەر ئیشارەت و ئاماژە بکە، بەڵام با سوجدەکەت ئاماژەکەی زیاتر بێت، سەر نزمکردنەوەی زیاتر بێت لە ڕوکوع برنەکەت. ئەو حەدیثە، ئەو فەرمودەیە تێمان دەگەیەنێت کە نوێژکردن لەسەر سەرین یان لەسەر کورسی یان لەسەر قەنەفە بەبێ گومانی کارێکی باش نییە، و هەروەها تۆزێک گوماناویە لەسەر ئەوەی کە ئایا دروستە یا دروست نییە. هەرچەندە ئەگەر کەسێک هیچ چارەی نەبێ، کەسی وا هەیە دانیشتنەکەشی بۆ خراپە، یعنی دانیشتنەکەشی لەسەر زەحمەتە، و هەروەها بە پێوە ڕاوەستانەکەشی لەسەر زەحمەتە، تەنها دەتوانێت لەسەر کورسی دانیشێ. قسەمان لەسەر ئەو کەسانە نییە، ئەو کەسانە دروستە لەسەر کورسی نوێژێ بکەن، بەڵام بۆ ئەو کەسەی کە دەتوانێت ڕاوەستێ، دەبێت بە ڕاوەستاوی بە پێوە لە کاتی فاتحا و ڕوکوعیدا ڕاوەستێ. بەڵام ئەگەر نەیتوانی بە پێوە ڕاوەستێت و دانیشتنی بۆ ئاسایی بوو، دانیشتن ئاسایی بوو بۆی، ئەو کاتە دەبێت دانیشێ، و دانیشتن لەسەر عەرس هیچ ئیشکالێکی تێدا نییە کە دروستە، بەڵام نوێژی سەر کورسی و قەنەفە و شتە بەرزەکان
بێگومانی پێچەوانەیە لەگەڵ ئەو فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و کورسی زۆرێک لە عولەما دەڵێن نەدانیشتنە نە بە پێوەیە لە هیچ فەرموودەیەکدا ئیشارەتی پێ نەکراوە کە دروست بێت لەسەری و ئەگەر بژڵێن تەوان لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کورسی نەبووە بێگومان وانییە چونکە وەتێ دنیا هەیە و خەڵک هەیە کورسی هەیە شت هەیە خەڵک لەسەری دانیشێ ئەگەر جائز با و ڕێگە پێدراو بایە بە بێگومانی ئیشارەتی پێدەکرا بۆیە هەر کەسێک نەخۆشیەکی هەبوو وەک دەڵێ نەخۆشیەکە ڕێگر بوو لەوەی کە بە پێوە ڕاوەستێت یان دانیشێ یان جاری وا هەبوو دەیتوانی بەڵام بە ئازار و زەحمەتێکی زۆرەوە دەیتوانی دانیشێت یا هەستێتەوە بە پێوە ڕاوەستێ یان ترسی ئەوەی هەبوو بە نمونە جاری وایە سەری ژانکا و ئەگەر بە پێوە ڕاوەستێ بە عەرزێکەوێ جاری وایە کەسەکە زەختی لەوانەیەدا ئەپەزی بێ دەتوانێت بەڵام لە خۆی ڕانابینێت تا ئاخری بە پێوە بمێنێتەوە لەو حاڵەتانەدا لە هەر حاڵەتێک کە ئینسان زەحمەتی لەسەر دروست بێت چونکە ما جعل الله عليكم في الدين من حرج خۆی گەورە هیچ زەحمەتێکی لە دیندا بۆ ئێمە دانەناوە ئینسان بۆ خۆی دەزانێت هەر کاتێک زەحمەتت توش بوو تووشی ناڕەحەتی دەبووی بەهۆی بە پێوە ڕاوەستانەوە بەڵێ دروستە دانیشی ئەگەر لە دانیشتندا ئەزیەت و ناڕەحەتیت بۆ دروست دەبوو یان نەخۆشیەکەت زیادی دەکرد بۆ تێ بچێ سەر کەلەکە ئەگەر لەسەر کەلەکە تووشی زەحمەتی دەبووی بۆ تێ بچێ سەر پشت و بەو شێوازە نوێژەکەی خۆت بکەی و بۆ سوزدە و ڕوکوعەکانیش ئەگەر زمانت دەجوڵێت ئەوەن فاتحای دەخوێنی ئەوەکان دەکەی بەڵام سوزدە و ڕوکوعەکانت بە ئاماژە دەبەی شێوازی دانیشتنەکەش بێگومان ئەگەر چوار مەشقی دانیشی ئەوان بۆ کاتی فاتحا خوێندن چاکترە هەرچەندە عولەما دەفەرمون دروستیشە وەک چۆن بۆ تەحیات خوێندنێ دادەنیشی لەسەر چۆک ئاواش دانیشی فاتحای بخوێنی بەڵام چوار مەشقی دانیشی لە کاتی خوێندنی فاتحادا چاکترە بۆ ڕوکوعی ئاوا تۆزێک سەرت نزم دەکەیەوە بۆ سوزدەی تۆزێک زیاتر بەو شێوازە نوێژەکەت دەکەی و نوێژەکەت هیچ ئیشکالێکی تێدا نییە بە کورتی ئەگەر سەیری فەرمودەکانی پێغەمبەرکەین صلی الله عليه وسلم ئینسان کاتێک کە عوزرێکی بۆ دروست دەبێت بە هەر شێوازێک لە شێوازەکان بۆی کرا دەکرێت نوێژەکەی بکات و نوێژەکەشی دروستە و هیچ ئیشکالێک لە نوێژەکەیدا نییە بەڵام بە تەرتیب ئەگەر توانیت بە پێوە ڕادەوەستی بە پێوە ڕاوەستان ڕوکنە بۆ کەسێک لە توانایدا هەبێت لە نوێژی فەرزدا نەیتوانی هەنگاوی دووهەم دانیشتنە هەنگاوی سێهەم چوونە سەر کەلەکەیە بە تایبەتی کەلەکەی ڕاست و ڕوود لە قیبلەی بێ ئەگەر توانیت هەنگاوی دوای ئەوی لەسەر پشتە و ئەگەر کەسێکیش وەکو گوتم بە دانیشتنەوە شەر تووشی ناڕەحەتی دەبوو بە پێوە شەر تووشی ناڕەحەتی دەبوو لەسەر پشت ڕاکشانیشی هەر بۆ خراپ بوو لەسەر کەلەکەش تەنها دەبووە لەسەر کورسی دانیشێ لەو حاڵەتەیدا لەسەر کورسیش نوێژ بکرێت ئاساییە بەڵام بە ئاگادار بین بە دانیشتنەوە بەو شێوازی چوارگۆشەیە زۆر بێ ئیشکالترە لەوەی کە لەسەر کورسی دابنیشی جا هەیە دەڵێ خۆ بۆی لەسەر کورسی دادەنیشم بۆی بتوانم بە ئاسانی ڕاست ببمەوە تۆماتام کە دانیشتی ناتوانێ ڕاست ببیەوە عوزر تێ ڕاست مەبەوە ڕکعاتی یەکەم ئەگەر توانیت بە پێوە بکە ڕکعاتی دووهەم کە نەتوانی هەستیەوە یا هەستانەوە کرد بە زەحمەت بۆ هەڵمەستەوە هەر ڕکعاتی دووهەم بە دانیشتنەوە بیکە نەتوانین عوزر نییە بۆی لەسەر کورسی بیکەی بۆی چاکتر وایە کورسی بەکار نەهێنین بەڵام بۆ کەسێک کە دانیشتنیشی بۆ زەحمەتە و وەک دەڵێ بە پێوە ڕاوەستانیشی بۆ زەحمەتە لەسەر کورسیش نوێژەکەی بکە دروستە و ئیشکالێکی تێدا نییە نوێژێکی دیکەمان هەیە پێی دەوترێت سەڵاتی خەوف بە نەسی ئایەت دروستە خوای گەورە لە قورئاندا دەفەرمێ وإذا كنت فيهم فأقمت لهم الصلاة فلتقم طائفة منهم معك وليأخذوا أسلحتهم طبعا لە کاتی ترسدا ترسی دوژمن ترسی ڕوبەڕووبوونەوە ترسی ئەوەی زەربەت لێدەن ترسی ئەوەی زیانت پێ بگەێنن تەنانەت ترسی ئەوەی ماڵت لێ بدزن ترسی ئەوەی بەجێت هێڵن ترسی ئەوەی تووشی بریندارکردن و ناڕەحەتکردنت کەن هەموو جۆرە ترسەکان
لە کاتی ترسدا نوێژی 4 ڕکعاتی دەبن بە 2 ڕکعات، نوێژێک 4 ڕکعات بێ دەبێتە 2 ڕکعات. و لە حاڵەتی شەڕ و جەنگیشدا ئەگەر کەسێک بیەوێت طبعا نوێژەکەی بە تەنها بکات و جەماعەتی نەکا، ئەوە هیچ تایبەتمەندیەکی نییە، تەنها 4 ڕکعاتەکەی دەبێتە 2 ڕکعات ئەگەر نوێژێک بە جەماعەت نەبێ ئاساییە. بەڵام بۆ ئەو کەسانەی کە دەیانەوێت لە کاتی ترسیشدا نوێژەکانیان بە جەماعەت نەچێ، طبعا شێوازی بە جەماعەتکردن چەند جۆرێکن کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو شێوازەکانی کردوون کە ئێمە ئێستا زۆر پێویستیمان پێی نییە، بەڵام بە کوردی هەر بۆی معلوماتمان هەبێ پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمیشە لە کاتی جەنگدا جەماعەتی کردو و جەماعەتی نەفەوتاندووە لەبەر گرنگی جەماعەت. هەمیشە هاتووە یا ئەگەر دوژمنەکەی لە بەرامبەر بوو بێت لە ڕووی قیبلەی بوو بێ، مسلمانانی کردوونەتە 2 ڕیس 2 سەف، هەردوو سەفەکە لەگەڵ ئیمام لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژیان دابەستووە، فاتحەیان خوێندووە، بەڵام کە ڕکوعیان بردووە، بەڵام کە وەختی چوونە سوزدەی هاتووە بەسەرا یعنی ئەوانەی لە سەفی یەکەمدا بوون چوونەتە سەجدەی لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەوانەی پشتەوە حرەسیاتیان لێگرتوون. دواتر کە ئەوانەی سەفی یەکەمن سوزدەکانیان تەواو کردە هەستاونەتەوە، ئەوانەی دووهەم چوون بۆ خۆیان بەتەنێ سوزدەکانیان بردووە، یعنی تەنها سوزدەکان بەسەرە بردووە. سەفی یەکەم جاری سوزدەیان بردووە ئەوانەی پشتەوە حرەسیاتیان بوون، دواتر ئەوانەی پشتەوە سوزدەیان بردووە و ئەوانەی پێشەوە بوون بە حرەس و پاسەوان بۆ لە بەرامبەر دوژمنەکانیاندا. ئەوە شێوازێک، دواترش بێکەوە سەلامیان داوەتەوە. شێوازێکی دیکە ئەوە بووە جاری وایە پێغەمبەر صلی الله علیه وسلم خەڵکەکەی کردوتە 2 بەش، بەشێکیان ئەگەر لە لای قیبلەی نەبوو بن ڕوو بە دوژمن ڕاوەستاون، بەشێکیان هاتەون لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم دایان بەستۆتە نوێژێ، ئەوانەی دایان بەستۆتە نوێژێ لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕکعاتێکیان کردووە کە هەستاونەتەوە بۆ ڕکعاتی دووهەم، سەفی یەکەم ڕکعاتێکیان بە خێرایی بە سەریعی بۆ خۆیان تەواو کردووە و ئیمامیان بەجێ هێشتووە، کە 2 ڕکعاتیان تەواو کردوون ڕێک چوونەتە پشتەوە بەرامبەر دوژمن. ئەوجار ئەوانەی دایان نەبەستووە هاتوون لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێژەکەیان دابەستووە، یعنی ڕکعاتێکیان لەگەڵ پێغەمبەر کردووە. کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم گەیشتووەتە تەحیات خوێندنێ، لە تەحیاتیدا چاوەڕێی کردوون تا ڕکعاتێکی دیکەیان بۆ خۆیان تەواو کردووە، ئەوجار هاتوون بێکەوە سەلامیان داوەتەوە و وەسەندان شێوازی دیکەشی هەنا. بە کورتی سەڵاتی خەوف ئەومان پێ دەڵێ کە هەرچەندە ئێستا ئەو شەڕی دەستەویەخە و شم شێربازی و لە یەکتر نزیک بوونەوە و ڕوبەڕوو کەمە، بەڵام ئەوەی کە ئێمە مەبەستمانە ئەوەیە کە نوێژ هێندە گرنگ بووە و بە جەماعەتکردنیش هێندە گرنگ بووە. لە کاتی ئەو پەڕی شەڕیشدا پێغەمبەر صلی الله علیه وسلم نەیهێشتووە هیچ کامێک لە سەحابەکان نوێژیان بچێت و جەماعەتیان بچێت، هەمیشە جەماعەتیان لەگەڵ پێغەمبەر کردو صلی الله علیه وسلم. جایا هەردوو ڕیزەکە جەماعەتیان لەگەڵ پێغەمبەر دابەستووە و لەگەڵ پێغەمبەر کۆتاییان پێهێناوە، تەنها سوزدەکانیان بەسەرە بردووە، یان ئەوە تا پێغەمبەر صلی الله علیه وسلم کردوونی بە 2 بەش، هەر یەکێک لە 2 بەشەکان ڕکعاتێکیان لەگەڵ پێغەمبەر کردووە صلی الله علیه وسلم، ڕکعاتێکیان بە تەنها کردووە، بەوەش ئەجری نوێژی جەماعەتەکە و نوێژی بە کۆمەڵەکەیان هەر دەستکەوتووە. شێوازێکی دیکەمان هەیە، بەڵام ئاگامان لێی بێتەوان وەکو گوتمان نوێژی 4 ڕکعاتی لە کاتی ترسدا دەبێ بە 2، بەڵام نوێژی مەغریب کە 3 ڕکعاتە هەر بە 3 ڕکعاتی دەمێنێتەوە، کورد ناکرێتەوە بە هیچ شێوەیەکی، بەڵام دەکرێ کاتێک کە بە جەماعەت دەکرێ سەفێکیان 2 ڕکعاتی لەگەڵ ئیمامی بکات و ڕکعاتێکی بەتەنێ بکە، یان بەعەکسەوە طبعا ڕکعاتێکی 2 ڕکعاتی بەتەنێ بکەن و ڕکعاتێکیان لەگەڵ ئیمامی دابێت و ئیشکالێکی تێدا نییە. لە حاڵەتی ئەو پەڕی ترسیشدا کە مەجالی ئەوەی نیە ئیمام مسلمانان ڕیز کات بە جەماعەت نوێژیان پێ بکات، لەو کاتەیدا
لە کاتی ڕووبوونەوە و بەرەنگار بوونەوەی سەخت و دژوار کە مەجالی لە یەکتر نزیک بوونەوە و ڕاوەستان بەرەو قیبلە و سوزدەبردن و ڕوکوعبردن نییە، دروستە لە کاتی ڕۆیشتندا بیکەی، دروستە بە سواری وەڵاخی بیکەی، ڕوود لە قیبلەی بێ هەر دروستە، ڕوود لە قیبلەی نەبێ هەر دروستە، ڕوکوع و سوزدەت پێ ببردرێن هەر دروستە، نەتوانی بیان بەی بە ئیشارەت ڕوکوع و سوزدەکانت ببەی هەر دروستە. گرنگ ئەوەیە وەکو لە بوخاریدا هاتووە فإن كان خوف أشد من ذلك فرجالا وركبانا، ئەگەر ترسەکە هێندە زۆر بوو نەتوانی جەماعەتی بکەی بە پیادە یا بە پێوە بیکە، یان دەفەرمێ فإن كان خوف أشد من ذلك صلوا رجالا قياما على أقدامكم أو ركبانا مستقبل القبلة وغير مستقبل القبلة، بۆ تێی بە ڕۆیشتنەوە بە دانیشتنەوە بە پێوە بە بەهەستانەوە لەسەر وەڵاخ بیان بە پیادەبی دەتوانین نوێژەکەت بکەی و نوێژەکەت ئیشکالێکی تێدا نییە، دەتوانیت تەنها بە ئیشارەت و ئاماژەی سەر و ئەندامەکانت ڕوکنەکان بکەی و نوێژەکەشت ئیشکالێکی تێدا نییە. خاڵێکی دیکەمان هەیە، جۆرە نوێژێکی دیکە، ئەو کەسەی کە بە دوای دوژمنەوەیە یا دوژمن بە دوایەوەیتی، ئەو کەسەی کە بە دوای دوژمنەوەیە دەیەوێت دەستی لێ بۆشێنێ هەر چۆنێکی بۆی کرا دەتوانێت نوێژەکەی بکە، و ئەو کەسێکی بە دواوەیە مەرزنی هەر دوژمن بێ، کەسێک بە دواتەوەیە دەیەوێت زەرێک لە خۆت لە ماڵت لە ناموستدا ناتوانێت ڕاوەستی بەرەو قیبلە و بە تەواوی ڕوکوع و سوزدەکان